خۆشەویستان هاتین وڵاتان لە یاریێکی زۆر خۆشی یاری کۆڵ ئۆف دیوتی وارزۆن. جاجەماعەتی خۆشەویستان، ئێمە لە چەناڵەکەمانە کۆڵ ئۆف دیوتیمان نەبووە، جاقەتیش کۆڵ ئۆف دیوتیمان نەکردووەم لە یوتیوب، بەڵام خۆ کردووە. جەماعەت بەجددی یاریێکی زۆر خۆشە. ئەمڕۆ بوتما بۆتان دەکەین بە ڤیدیۆم. جەماعەتی خۆشەویستان، کۆڵ ئۆف دیوتی یاریەکی زۆر خۆشە، یاریەکە زۆر تایبەتە. جارێکە بە ئێمە جارێکە جەماعەت با هەنێشتان پێ بشان بین. جەماعەت سیەریکەن ئەمە بەتڵ پاسی تازە هاتووە، بەجددی بەتڵ پاسە ئەمەی سەرۆبی بیکڕین، بەڵام ئەمی خوارە هەر خۆی بۆمان دەرەچی. یەکەم شت کە هینەک این ئیڤێنتەکەیە بۆمان ئیڤێنتەکە بێ ئەپدەیتکەی کە ئەپدەیتێکری یەک سکینە بۆ دەرەچێویش ئەم سکینەیە. دوای ئەو ئەم سکینە و دوایەوە ئەمە نازانم چیە، ئەمە هینەکانە تەورەکەیە. دوایەوە شەتگەنێکە بۆ دەرەچێم، بەڵام ئێمە گوێ بە شتانە نای. جەماعەت دوارم باسی سیلاحەکان ماکەین. من یەک سیلاحمەیە، ئەمیش ئەم سیلاحەیە، بەجددی سیلاحێکی زۆر بەقەوەتە، سیلاحێکی زۆر بەقەوەتە. ئەم سیلاحەم بەلاو زۆر باشیشە، لیڤلی 22ە. خۆم ئەم لیڤلی زۆر بەرز کردوێتەوە. ئەمەشم بەڵام ئەمە زۆر یاری پێ ناکەم، زۆریشم حەزی نییە، بەڵام ئەمەم لیڤلیم زۆر بەرز کردوێتەوە. جەماعەت وەرم بە سی شتەکانی کەین. ئەمانم بۆ داناوەم، ئەم سکوبەم بۆ داناوە، سکوبەکەی زۆر خۆشە. سکوبی کەمانەیە، بەڵام با ئەمجارم سکوبە بێت. ئەنجاوەکوونێ دەممانەیە، بەڵام من دەمی ئەمەی پێ ناکەم چونکە و دەمە زۆر خراپم. ئەنجاوەکوونێ ئەلەمانە تیرمان هەیە، ئەتوانین بیکەین بە تیرەکەم. ئەمە بۆمبەکەیەتی بەلای منەوە، خۆی بۆمبەکەی هەر زۆر چاکە. اینجا ئەمانە بە هەر وڵی دازەمدانێکتیا و زۆر ئەمە، بەڵام جارە بمانەکراوەتەوە بە هەر ئەوەی خۆی بێم. ئەوما بۆ کردووەم. ئێستا ڕووینە ناو یاریەکەمانەیە. جەماعەتی خۆشەویستان، لایکەن، سەبسکرایبکەن، شێریکەن بۆ هاوڕێکانتان. با بڕین ئەوە سکینەکەشمانە، با بڕین ناو یاری و لیڤلیشمان 54. یاڵڵا بسمیلە، با بڕێن ناوەوە. جەماعەت بەزری من زۆر بڕۆم کاکێکیان ماوەیەکە خۆم راوەتە کۆڵ ئۆف دیوتی هەر زۆر بڕۆم. ما بڕینە ناوم حەجەماعەت دەبێ میشێتکەم. لایکەن، سەبسکرایبکەن، شێریکەن بە هاوڕێکانتان. اینجا جەماعەت ڕاتان چییە لەسەر ئەوەی کە ئێمە خواوەسەبامانە میوتکەم؟ ڕاتان چییە لەسەر ئەوەی کە ئێمە کۆڵ ئۆف دیوتیتان بۆکەین؟ ئەگەر حەستان لێ بوو هەموو ئێمە بەردەوامە بین لەسەر کۆڵ ئۆف دیوتی. ئەگەر هەر هێشتان لێ نەبوو لەو کۆمێنتا بینووسن بڵێن حەستان لێ یان حەستان لێ نییە. یەکەم جەماعەت بە ئەمەی ڕیڤایڤبوونەوە گەکەین. ئێنجا چینە بە تڕۆیاڵەکەی بەجددی من ئەم ئالەمەیە زۆر بڕۆم. جەماعەت یعنی نزیکەی 22 کێڵەکەم. با جەماعەت دوایی نەڵێ وەڵا سەعبەت دەگەی، خۆتان بیبینن چەندێک ئەگەم، خۆتان سێرکەن و هیچ مەڵێ. بەڕەناوە کۆڵ ئۆف دیوتی هە لە ڕێوە کێڵێت. ئەو داماوە ماربەت ئیسۆ کوشت. بەبیستۆ گوشمان دەقەتەوە بوو، دەقەتەوە بوو نەوبژم لەناوات ڕێڵا بەسپانەوەگە. دوو خەڵکمان کوشت، دانێکیان بە پیستۆڵ، دانێکیان بە دەماچەم. وڵای سکوبە غەڵەت بوون کردەوە، سکوبە زۆر بەقەوە نەبوون، بەڵام کێشەمان نابێت. یاڵا سکینە ئەڵای سکینەی خۆم بەلاو زۆر جوانە. جەماعەت ئەو سکینەش زۆر جوانە. دامە جەماعەت لەگەڵ تیمەکەی خۆم هابم زۆربەی جار، بەڵام جارم هەرێک لەگەڵ تیمەکەم هابم. من ئەدێڵا شوێنێکیان داری کردووەم، یاڵا شوێنێکیان یاری کردووە، هەموومان نەچین بووە بێ، منیشە چم بۆ خێرا داوەزە خێرا ئەوێ بڕێ لووتکەین دابەزە. ئەوەدا ئۆ پیستۆڵەکەشما بەقەوەت کردووە. سنایپەرەکەم بەرم جامە سنایپەرێک بۆ چێکی لێویە بە قورعان چاوم لێ نەبوو. جەماعەت
وشي والله هالشام لينا ابو سيبوك وزاني اليوم والله يساوي مهلين ابو بس خينا قدي والله شام لينا حنا مزاني خلقي ثاني او هنا هيني كردو كاباري كردو Down one squad mate. We'll get you redeployed faster. شايفيني هم والله Your squad مستشتك mate's وانا back on جيش station. Good work. ابيهم تعرف لي ميسوتين ما قبيني سايبر مرة وبول اخو تقيقر هسا هم أعلمنا وياها Primary objective complete. All targets eliminated. You've got a loadout drop inbound. لا برودي شو لك ماني زي اخوي ريفايفنا قاعدون اها Enemies are dropping into the area. Watch the skies. وصلت ريك دماغ شقيقهم Get your squad to the safe zone. Leave no one behind. والله اشتقاني Enemy يدوي UAV مني overhead. Enemy deployed an advanced UAV. من جماعة جاء من RPG بقى أنا يعني هل حد يشوف RPG مين نازم زورنا يا RPG ملا وخذني سنايبر خوان باشه اینجا بونم هذا بشو يقول LDVR awaiting targeting data. FFB, danger close. Over. بوم من هنا ويا ما بعمل شاشة الليجندرية وجنيالي Target grid struck. No casualties. Enemy soldier incoming. لا هو يقنعني برضو Friendly loadout drops on the way. Enemy destroyed. Use your He just TAC map made to a hunt fatal down the mistake. rest. Mark remaining operators from that squad. Hunt them down. بدل ما سنايبر هيك جولد زور زور بدلا خلينا بورنا دي Target down. Marking the rest of them. يشل Located the rest of them. سيشل جماعات طاود اسمه راهو Good kill. Marking the rest of that squad on your TAC map. Get hunted. Enemy soldier incoming. He just made a fatal mistake.
Mark the Yeah. remaining operators from that squad. Hunt them down. أخيرا أخيرا. Nearby. Still have squad mates outside the safe zone. ربنا. Kill confirmed. We've located the rest of them. أخيرا أخيرا خليهم. جماعة شش كمان يا بوسن. Enemies are dropping into the area. Watch your عالي side. ريال. Enemy destroyed. Use your tac map to hunt down the rest of them. أنا باشم. أنا إيش فيني من هذا؟ خير على دروية. قرآن والله يا جماعة العسمان أبو خوي داقر تبو. العسمان أبو خوي داقر تبو جنام كوشت. حقي ناقد دقاقيا. شش كلماني تبت والله حوتي هناك شش. أبرو خير خير يا جماعة دماتك خو ما بينين. والله دماتي خو ميشي. مين باشتريها؟ Fire sale is active. Fire station prices are doubled. Target down. Marking the rest of them. ها جماعة سيجن والله نازم سنايبري خون باشتري بس سنايبركم بقوت كم جماعة على بري سنايبركم بقوة بقوانية وانا سنايبركم امين مي سنايبركم بقوتكم كود Surgeons is about to end. Make it count. ماشيين برو You're in the top 10. Keep knocking them down. سنايبركي خومم دماشي خومني والله بدلهم كيشماني جماعة بس يركن إيه أما تشي يلم تولواني أبا برو مناو أما درو برو مناو شرو بزموشتو يبزانم Good kill. Marking the rest of that squad on your tac map. Get برانو hunting. شل Enemies dropping into the AO. Confirmed. We've located the rest of them. ولو شد الجرين عرفنيش ما الجماعة عرفكوش ما Got ما 2 بقول squads له active in the field. بس Fire بس sales خير over. خير Adjusting غبرين prices. سخل كي أخوي بيها هكا بس يرين عندما شي يصلي والله يزوى بقوة ها Good kill. Marking the rest of that squad on your tac map. Get hunting. رك جماعة فيلم يسوتان هو شي ولا خوبري Enemy soldier incoming. Resurgence has been deactivated. This is the end game. Your squad mate is redeployed. Well done. لا تخوا والله يا قام لدوام وانا ابو بقرعان لا يا جماعة دا قام لخوم نبو قام لدوي خوم نبو جنا وكشت او باتشي سيوشوار كيل Positive ID on the bounty. و جماعة لقف خوم معنا سيوشوار كيل هي دا ريفايبر ودا تخوا دي خيرا والله يا جماعة مزوى بقى ودا Losing ground. بس Moving. كردي بس بينش Your squad's in the top 5. اقداني My squad's still operational. ما فيش كده خلطة وجه هو ريفايف ناب مو بصا اشكون ريفايف مادي سا ريفايف مكان وبص بلا مكان ريفايف ناب ايه ريفايف ياكل مكان جاوتم ايه ليك شو ابص يكسرش ما يرى
BR inbound. بخون کشت. You're in the top 3. Don't let up now. Supply crates have been restocked. Load up. ايه Only 2 left. يكسر شت. 3 squads left in the war zone. Stay alert. Revive, my friend. Get to the safe zone. Gas is inbound. يعني دعا يعني بيشوي. Enemy 12 o'clock. You just made a fatal mistake. Delinquent. والله برديانو سورباق برعان. You were close. برديانو جماعة دكت خواخي وضعان. Valiant effort. أول فيديو ها. Face to debrief. أين هذه؟ يلا أريك هاكينو جماعة خوشي سامالان بوسا أزايش يقام كيشوي برماناواني أش مدرو بوسا يدقى بوسا برودرو دي خيرا ام أش مدرواني أش أمجاري بكيسي بكيسي ياري يقام بهين بينك يخوم ياري ناقام بكيسي يخوم ياري يقام باشم تاني قواني بكيسي يقام يلا أم بكيسي يقام باشم اینجا ئەم بیکیسیانە هەمی باشن بەڵام ئەمەگەم باشە اینجا ئەمە سکوورەکانی باشاکەم بەخوا نازان یەک نییە سکوبی هەیە ئەمە سکوبی چییە ئەمە با بێت بەڵام لودەلکی ئەو لێم ناوێت جەماعەت تخوا بەسە ئەمە یەک دەماچی زۆ بە جەماعەت ئەمە لیڤلی بەقەوەتە ئەم سکوبەش با ببێ بەڵام ئەم سکوبار خۆی عیبی نییە ئەم سکوبی خۆی عیبی نییە لولەی ناگۆڕم لولەکەی خۆی عیبی نییە ئەمە بەرێم گۆڕم بەچی بەخوای خۆی عیبی نییە تا دیەمانە ئەمە چییە هەدی جەماعە بۆسە جەماعە سیگە وەڵا ئەمە بەری ئەمە زۆر بەقەوە دەمسکوبە ئەمە یەک دنیا ڕەنگی شیە کاکە ناو ڕەنگەم بۆ نەکراوەتەوە بارم ڕەنگی کەم جاوکونێ جەماعە ئەمە زۆر حەز ئالەم ڕەنگی ئەمانە ناها ئەدی ئەمەش نە ئەمە ئەوە نە ئەوە نە ئەس ئەوانی ئەم زۆر حەز لێە جاوکنێ بزانم ئەم مەدالیە و شتانە مەدالیای پێوەگەم ئاگارەوە ئەلێکی ژانی پێوەگەم مەدالیای پێوەگەم جاوکنێ هین ڕەنگەکانی بە ئەمە بێت جامی کەشی ئەەکەم بەوە ئەوە ئەوی گەش هەر ئەوە عیبی نییە ئەوە شتەکانمان زۆر باشە بەڵام با هات دەموشتەکانی گۆڕین تا جەماعە ئەمە ماچاگەیەن جابینێ سنایپەرەکە ماکووە سنایپەرمانی ئەمە سنایپەرەکەمانە بین سەر سنایپەرەکەمان چا بکەین ئەمەی بۆ بکەین ئەنجا وەکوونێ لولەی خۆی عیبی نییە بەخۆ باوەڕ ناکەم بۆی بگۆڕین ئەمە با بۆی گۆڕین ئەم قاچی کورە نابڕۆ سەری ڕنگ جەماعە بەس ڕنگ ئەم ڕەنگەیەکەینە سەری اینجا سکوبەکەی ئەوەیە ئەمە سکوبەکەینەوە
اینجا تەواو عیبی نییە هەست لە سنایپەرەکەشمان گۆڕی اینجا با بڕێنە ناو یاریەوانە خۆشەویستان یاڵا بەخوا جەماعەت یاریەکی داهاتوومان خۆش بوو لیڤیشمان کرد بە 55 خۆی 54 بوو کردمان بە 55 وەڵای ئێوە یاری داهاتوو زۆر خۆش بوو ها ئەمانشماوە گر کێ یەکەم بوو ئەوی ئێمە کوای ئێمە دووەم بووین 13 کێڵمان کرد ئەوە 37 کردو 31 کرد ئەدەی یاڵا گۆرەوە چییە بۆسە T'as sur la cheveux, c'est un truc qui s'en prépuce. کڕۆنەوە جەماعەت Au nom d'Allah, wesh. بۆسە بەس بزانم ئاوە بەچی کزەکرێت Tu sens les narines. سبب ڕادنەوە جەماعەت دەبێ ئەم یاریە یەک نییە کێڵکەم یعنی ئەم یاریە بێ هی خۆما بێ ئای بە عیب جارێ و دەماچی خۆنی بۆڵە بژێرم تازەکە هەرێک هەرمیانە بژین Ruck up. You're headed to the war zone. کوانێ دەماچەکەم ئەمێ وەڵایی زۆر بەقەوەتە ئەم دەماچێ جەماعەت وڵای ئەم دەماچێ زۆر بەقەوەتە ها جازوو نیشەکە Enemies are dropping into the area. خوا جەماعە بۆسم بە ئەوە دەنگی کسکەم Prep time's over. Now you deploy to the war zone. کەس بم یاڵا با بڕێنە ناوە وڵای ئەم یاریمان زۆر خۆش بوو یعنی ئەم یاری داهاتوو بەڵام ئەم یاریە زۆر خۆش بێ لە بەڵی دەماچیەکمان پێی هەست زۆر بەقەوەتە خۆشم سەرۆکم خۆشم یەکەمم ئەوە خوانێ ئاواتانێ یاڵا با بڕۆین شوێنێکەڵ بژێرین بەڵام با بەدلیەوەوان بێم Survive and you ئەوان چاکتر لێزانانی ئەوان چاکتر لێزانانی یاڵا بڕۆین وڵای ئەوێ عیبی نییە بەخوا squad soldier. یەقەی ناکات چم بۆ یاڵا نیژێرەوێ لە بژێرم با بچم بۆ یەکسەر مرد ئەم هیچمان دەست ناکەوە بیکێسیەک نەبێ خێرا گەشتمان بۆ دەسێدەی شتێکی باش پورە چی شتی باش یەکسەر تەڵیان بێ لێیان وەڵای ئاگان لە خۆم نەبووی ناو کوشت ئەو چییە یاڵا بڕۆنەوە بەڵام ئەم جارە یەکسەر شوێنێک بووینم بۆ سەبدانم کامەیەوی دەماچەکانە پێیات و بەڵام جارێکا لینیە قەیناگە پاری پێنایان بەخۆ Loadout drop headed your way. هەمیان لەوێنەوە چییە من لەوێ جەماعەت وەڵایەک شەڕێکە ئێستا لیژندەریە You have reinforcements inbound. تەوا Precision Azure airstrike standing by. Enemy soldier incoming. بەڵام سنایپەرێک بێت باشترێکە ئەینام شەتگەنەیانم بەرێم Enemy destroyed. بۆ شیێڵایی Attack بە map to hunt down the rest of them. تەمە بە ئاتخوا ئەوەیە خێرا ڕاکە دەماچەکەی خۆمانی لێبەرین دەماچەکەی خۆمان بەرین دانەکەی کە سنایپەرەکەی لێبین ڕۆمە سەرەوە هاتن وانە ئەوەتە Some of your squad is outside the safe. وەچی
جماعة سكوبر بقوة بلام Your squad سنايبر. mates back on station. Good work. راح عم بيبينو ما بيفهمش. هربي اسكوب وشون ده برودر. ده باص السيم. Engaging here. Engaging here. Engaging here. Help here. ده سنايبر بقى فيلم يخلق شوت يعني. عادي. Friendly loadout drops on the way. هاي جماعة ده ما تشيب يا مزور بقى ده ما تشكي خوش معنا. Mark remaining operators from that squad. ده ما تشكي خو معنا ما قاعد كان. زور بقى ها زود تربم زانية من بقى تدري. Enemy control the area. Watch the skies. Target Let's see this down. Marking the person. rest of them. اها جماعة بينشيل. ابي ام ياري برينو نبينو هزو عيبه به. رقم سنايبركي خوشم بينم لو سرم. Good kill. Marking the rest of that squad on your tac map. Get hunting. Enemy destroyed. Use your tac map to hunt down the rest of them. Mark remaining operators Okay. from that squad. Hunt them اي down. فيلم يارم يانو سوتان. ام راقم خير راقم. راقم بقى اوشتا من لو سرواتم بس بقى. خير راقم. لا شو سنايبر انا سنايبر يخون. يا جماعة خير راقم. خير Enemy dropping into the AO. Be advised. You Era still have sniper squad ko ma mates sniper outside ka the awata. safe دوماچه خون برور سنایپر خون. جماعة كارين خير بابرين. لام بوسبالي ماني. شنو بس ما كي أولى بخوا ربع عملنا رخلت يشيليني وهر خوش يجني بخوا. نيجرا ودوسي أقول لي بقرت ما كشت. خير بروداش فيلمي مسوتا مالام نمرت. ده يوريك وشتم هريك داون وكل. Target down. Marking the rest of them. Nine left. Keep pressure on. Good kill. Marking the rest of that. برافو. Get hunting. ايه Enemy destroyed. Use your tac map to hunt down the rest of them. انا بوصل جماعة البخوة. Enemy soldier incoming. Fire sale active. Fire ديك station مانيا prices زانم have been بقوة reduced. ملام بوصل نابي هابي عالم توزيع وتركيز لقوم نشيبين. Mark remaining operators from that squad. Hunt them down.
Target down. Marking the rest of them. Keep this train of ده تو قرآن موجودة تو قرآن ده تو خوا جماعة دي والله قاقيان خاقا قام لي ابو فيلم مسوتاني اخا قام لي Get ابو ready. Resurgence window is about to close. والله يا قام لي ابو دما شكانم Time for vengeance. You're redeploying. الراقم بوشنا خيرا راق خيرا خيرا دماشكم Some of your squad is outside the safe zone. آره طلع قاعدو Fire sales done. Prices are back to normal. Kill confirmed. Locating the rest of them. Enemies are dropping into the area. Watch the skies. You have reinforcements inbound. Be advised, resurgence is no longer active. This is for keeps. Supply crates are restocked. لا يشتكاني بقى طبعا دماشكي خوما بم هشام نيو الان توزيع السلاح من الشيان بس يا جماعة باش بيبمم يا شو عندك شلمانية Enemies dropping into the AO. Get your squad to the safe zone. Leave no one behind. كرة دبرو جماعة شانزك شلمانية والله زور خوشم ياريا ورا بابي كوبين ورا 4 remaining. Unprotected buy station detected. يعني سكوبر بتاعي ام سكوبر زو بقى هذا دوان باشانزك شلمانية إن شاء الله مياريا بينهم أنا قربت تركيز ياريين You're in the top 3. Don't let up now. أواريين يكسي دوراني Hostile UAV in the area. بس أقوم خلق عليه ريان يعني طويلة السربان دي Head to the safe zone. Gas is moving. You're in the last 2. Now finish this. Enemy UAV is online. Contract failed. The objective's been lost. فين يا جاية رودي فلمي سوتان حفشة ريك جماعة فليم ما They سوتان picked the wrong fight. كرة برمانو جماعة برمانو ورا والله جماعة الريك شيط ما كردين دابر رودي دابر رودي والله شيط ما كردين الريك شانزة كيل والله شانزة من ابو كردم حفة جماعة حفة كيل يك ياري بطرو على يمو دو كما كتاي بينين او تاني برمانو
ئەوە خۆمم ئەوەش نازام یەکشێ و وەڵای سیلاحی دەما ڕەنگی سیلاحەکە جوانە وەڵای و سیلاحەی کە خۆم مینم کرد بە جدی و سیلاحەم زۆر بەقەوت بوو جاببوونی و سیلاحەشۆ بمەوە گینا و سیلاحەمە زۆر بەقەوت بووی سیلاحی خۆم سنایپەرەکەشم هەر زۆر بەقەوت کردووە ئەوەتانەیە ئەدەی وەسەڵا بڕێنە دەرەوە یاریێکی بەتڕۆیاڵەکەین جادەمێکە بەتڕۆیاڵم نەکردووە بە قورئان لێو دەماچێمان هەر بەرز کردو و ڕەنگیشمان بۆ کرایەوە ڕەنگیشمان بۆ کلایەوە ڕەنگیشمان بۆ کلایەوە ڕەنگێکی جوانیشمان بۆ کرایەوە با بڕێن و ڕەنگە بەکاربێنی خێرە ئەنێ دەماچەکەم ئەمەیە تەواوە بڕێن ڕەنگەکە بەکاربێنی کوانێ ئەم ڕەنگە لابەم ئەوەتە ئەمەشمانێ و ئەمەشمانێ بەڵام من یەکەم بەمە اینجا ئەمە بەجری ئەمە و ئەوە زۆر جوانن اینجایە دەسەر ئەمانە ئەمەش زۆر جوان لەگەڵ ئەمەیە ئەمە ناشینە ئەمە جوانە لەگەڵ ئەوە و ئەوە لامی جوانترێکە یاڵا با بڕۆین یاریەکی بەتڕۆیاڵی شکەین کوانە بەتڕۆیاڵەکە ئەم لاوە لاچوو ئەوەتە با بڕێنە ناوە بەجددی یاریەکی زۆر خۆشمان کرد لیڤڵمان بەرز بێن لیڤڵمان 55 تازە بین بە 55 دووسی یاریگەگەی اینجا ئەبێت بە 56 دایەوە بێ بە 6 جەماعە هەوڵێنە بیکەم بە سا ئیشەڵا ئەگەر ئێوە ڕاتان لەسەر بێ هەر کۆڵ ئۆف دیوتی ئەگەین ماینکرافتیشتان لەگەڵا بۆ ئەگەین جەماعەتی خۆشەویستە ئێمە هەموو یاریەکانەکەین بەڵام ڕیمبۆ شەوین بەڵام بە لایڤ ناوە چونکە ئەگە بە لایڤ بیکەین بان دەبین جەماعەتی خۆشەویستان ئیشەڵا وڵێن ڕیمبۆشتان بۆگەین بەڵام لەم کاتەیانە جەماعە وەڵای یاری دواییمە زۆر خۆش بووە ڕێک یەکسە برمانەوە حەبەت کێڵیشم کرد بەس بە دەماچەکەی خۆم یاڵڵا جەماعەت ئەمە بەتڕۆیاڵ ئەمە هین نییە کاکەگیان ڕیڤایڤبوونەوە نییە و ڕیڤایڤش نابیتەوە بەتڕۆیاڵە ئێستا مەمەیمە ئەم یاریە بەرینەوە حەز زۆر خۆشە بێ من تەمێکە بەتڕۆیاڵم نەکردەوە دەستیشم بە بەتڕۆیاڵ ڕاناتوە ئەکە تۆ دەستەوە هێنڕابێ بە بەتڕۆیاڵی ژایە جەماعە لایکەن سەبسکرایبکەن شەریکەم بە هاوڕێکانتان ئێمە هەموو یاریەکەکەین ئێمە گەیمەرین بێ هەموو یاریەکەین ئەوەی ئێوە بەدڵتان بێ ئەگەین بەڵام بە لایڤ هەوڵێن ڕۆبلۆکسیشان بۆکەین بەڵام بۆسە ئێلا وەرە بەخوا ئێستا شێتانەکەم هەمی شێتەکەم دەیەکێ با لای منەوە دابەزێ ئەوەتە یاڵا بەتڕۆیاڵەکە دەست پێکە دی دەست پێکە بەخوام بەتڕۆیاڵ لەوانەیە خەڵکی زۆری تیاابێ لەوانە شە خەڵکەکانیشی بەقەوە بن یعنی بۆ تو مۆد نین All stations, this is Shadow 01. Deployment to the war zone has been authorized. ئەوە چوونە ناو بەتڕۆیاڵەوە هەر خۆمانی نییە خەڵکیشمان لەگەڵایە سۆڵە و بێ باش نییە بەڵام نانا خەڵکیشمان لەگەڵایە یەک دوو سێ دوانمان لەگەڵایەن سێ دوێن سێ با بڕۆین دوین دوو دانی خۆم بۆ خۆین وەڵاسیانی وەرە چواریشی بەخۆم بۆ چوار بڕۆم بۆ شوێم ئەمان بچین بۆ شوێ من دەچم بۆ ئەوێ لەبارەوەی ئێمەمان بێخۆین ئەگیان چم بۆ شوێن من دەماچەکەی خۆش من پێ وڵا باشە دەماچەی خۆش من پێ بێ Hostile UAV in the area. Have a counter UAV inbound. جەماعەت بە قورعان کوشتم خەڵکێکمان کوشت هەراگە
Now that that's out of the way, let's take roll. يلا عمد ما شيء. ولا جماعة اليوم عتيك شو بترويال نية إيه جماعات خير دوش شو ماني دو. Enemy dropping into the AR. ورا كوشتيمي. بس شيء ما شر ريفايف بيتون. إيه أبدأ ما شيء بقوة فيتي. شيء وا. يدبرنا ودخيرا قبض شيء. بقويا تقانا وجماعة بقويا تقانا. بابر ملاها معنا بابر نقلا معنا يا عبد. سنايبر امبريا. Your squad made it to the safe zone. You've got gas moving in. Your squad mate is redeploying. Well done. اوه سنايبر زور بقى وجولدا. هاتوا ورا. شغل من الشاملة أول شي بو حقلو دماشي ولا كشتني بس أيناقا أو يكشلي ما يكشلي وكشلي أناقا دماشي يشبي ولا يم دماشي ديار بقوتهم Enemy sighted. مزامني في يوم لدي خير أم جارح لا إما من بقورة أجان ما هنا كمبرة كمبرتشية كمبرتي لما تشوفوا ما بيم هاي كمان شو جوجي Your squad mate's back on station. Good work. Enemies are dropping into the area. Watch the skies. Spring mine spotted. Hostile armor broken. والله بوم بيدانا أبو ولا أنا يجينا وش بوم بيدانا أبو وش يقصد Less than 20 bullets standing. يا رب تمام كير الجماعة ده أخون بقى وتريقم لبان بوصة بابرين جورم لا اللي خيرا بس ولا بين زاربكا جاب وصل شي نسر هنا كام والله يا جماعة نازم باشم قانوشتكاني شمر بقوات كمان هبوشتيك أميل السربي والله نازم بعمل السربيت مش رد قانا بقى أمان بيت بيكاتي سر ما بيكين سر أمان جاوبني ما هسكوبي هي بقى سكوبي هي انجار رانك يعني بزين شو نارانك أنا سربا انجار رانك مرانجي هني رانك واو كجوانا والله يا جماعة دورنجا هزوزو جوانا ايه جماعة خوشي سانا ما آخر ياري من لايك and سبسكرايب كان شريكا مغاورة كانتان ما هاتي نوصل إنك خوما بخوارا ما خوشا بيش كس بيش يمنات وزوزو خوشا بابتشي دا ساري عارس جماعة دا بي هرميان باباندم بلان بوصا بكي أنا كقصة أنا المايك يعني كردوتو بريت أنا ميوتهم. إيه. أتخبى جابم شرقنا يا ريجم. أول شيء حزور بقوته. برام شرقنا زور بقوته. الله يوصل جان زوا بقى والله لا دورونا نزيكو زوا بقى جماعة ثمانية أمرنجان يعني وديارة زو كون ياريان كلوا يكونوا ياريان لا تام رنجانيا بوكريت والله منيش أو نمنا ما رنجان بوكريت أنا يلا يكسر يسني
خۆشم یەکەمم ئارەوەڵا خۆم یەکەمم ئەوە تا ئارێ چیەوە جەماعە وەڵای ئەو سکینەی من زۆر بەقەوە جوانە بەلای خۆم زۆر جوانە جەماعی خۆشەویستان ئەدیگەیان سێ نەفەر لەو سکینەی منە با بڕێن لێرە دابەزم Check your map. I've marked a point containing enemy intel nearby. Capture it for information on the next gas spread. Your squad mate is redeploying. Well done. Good kill. Marking the rest of that squad on your tank. Get hunted. You have reinforcements inbound. Located the rest of them. Target down. Marking the rest of them. Enemy soldier incoming. Mark the remaining operators from that squad. Hunt them down. جەماعەت خۆشەویستانکاری یاون ئەوە چی وەڵامدا Enemy destroyed. Use your tac map to hunt down the rest of them. یەکسەر شەشیە Mark remaining operators from that squad. Hunt them down. قورعان دەبمرە و خۆ نانێ Watch the sky. وەڵی فول فێڵە باشە Destroyed. بەچی بەس پێم لە وەڵی خوێنم بانایەتۆم Gas is closing in. ناگە دێ تازە دوو کێڵیە ئەڵا شنیە نۆ کێڵمانێ یەکسەر لە یەک یاریە یەکێڵ نۆ کێڵ گەلم لە یەک یاریە یەکێ یاریە نۆ کێڵ خێراگەم Bringing بمرە in recon. شوێنی کەوتم Good زانمە تا kill. کوێڕم Marking the rest of that squad on your tac map. ئەشێوا لە من کە Located the rest of them. خێرا Target down. Marking the rest of them. Keep this man a دەتو قورعان نەخر وەڵای و خۆی نادەی ناگە ئەو دووکێ ئەرێ و چیە تا مەسیری ماگەم دوو کێڵیە ئەمە چییە ئەری با بڕێن Loadout drop headed your way. من 12 Get کێڵم ready. هەیە You're redeploying. ئەڵا چیما بۆ کرایەوە یەکسەر ئەو دەماچی خۆم بەرە بە هەنیا شێتکەم یەکسەر کوانێ تۆ بمەرێم اینجا ئاوەرن ئاکوان ئاوەرن ئادێگە ڕاستەکەن ێستا وەرم بۆم Mark remaining operators from that squad. Hunt them down. زانی منم یەکسەر ڕۆ Enemy destroyed. Use your tac map to hunt down the rest of them.
والله ما قرب فيل بمگوژەی ناتوانێ بمگوژێت ماوە ڕای کرد ناڕم هەر کوشتیمی Marking the rest of that squad on your attack map. Get hunting. ئەڕم بۆ ولاولا لەوانەیە خۆش بێ دەست سنایپەرێکم بۆ دەرچێم وەڵا سنایپەری تیان نییە ئۆ بابڕم خێرا سنایپەرێکی خۆم جەماعە 15 کێڵانەیە بابڕم خێرا سنایپەرێکی خۆم بێنم Enemies are dropping into the area. Watch the skies. ئەمەوەی دواییە Tack on. Give me a UAV. You just made a fatal mistake. Kill confirmed. Locating the rest of them. All squad mates are in the safe zone. Gas is inbound. Target down. Marking the rest of them. لا بڕۆ دێ کردم بە حافە خێرا بیکەم بەبی زۆر باشە هەراگە بیسکە یەکسەر داوانمان کرد بە ئاسمانە Enemy soldier incoming. Delinquent. Good kill. Marking the rest of that squad on your attack map. Get hunting. Reinforcing up. Enemy destroyed. Use your attack map to hunt down the rest of them. Marks remaining operation. 21 کێڵ جەماعە کردمان بە 21 Down. الله جەماعە سکوبمان بۆ کرایە سکوب والله سکوبێکمان بۆ کرایەوە جەماعە شازی سکوب خێراوی بە سنایپەر فلیمیان بسووتێنیا لەم بەرزایەوە Fire sale is active. Buy station prices are adjusted. خێڵەی من بوو Dropping into the AO. Located the rest of them. Enemy UAV is You just online. made a fatal تقرعان أخروت You just تقرعان find it ورا amusing. I Dora. hope you know something about hand-to-hand combat. Do you find it amusing? Resurgence window is ending. ده والله عيدت Watch your six. مردم وين قدي برو خيرا يا جماعة خيرا بالسدوم بەڵام گەشتەکانم نەبێن زۆر باشە بێ دقوا شتەکانم نەبن یەکسەر چیە لە بەردەمتە لە خواکرەوە هاقەوە دەماسی دنیایەتی ناگوش Outside the safe zone. You're getting another chance. Weapons free. ئێنا گەدی بڕۆینە خەلاگاوی خرابڕێ هێرە Fire sale's over. Adjusting prices. Enemies are dropping into the area. Watch the skies. ئاکەوەرە خوا باوکە ڕوونەکەم لە بەردەمایە Enemy destroyed. Use your attack map to hunt down the rest of them. Resurgence is close. No more second chances. Squad mates redeployed. Well done. بڕۆ چییە بە پەنجاوە خرەواقە Supply crates have been restocked. Load up.
جمعت خۆشەویستان تاو لای ڤیدیۆکەمان تاو کرد خواتان لەگەڵە تا ڤیدیۆی هیگای وادارم لایکتان کردبێت سەبسکرایبتان کردبێت ماوەڕێگەتان خواتان لەگەڵە تا ڤیدیۆیەکی دیکە.